دین نابێت تێکەڵاوی سیاست بکرێ. هیچ حوجەی بە پرسیار و گومان نییە کە بۆچی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی بە ناڕاستەوخۆ دەکەوێتە بەرەی پارت و لایەنی دەسەڵاتدار و ڕاستەوخۆش لە نەیار و ئۆپۆزیسیۆنە سیاسیەکانی دەدات. لە هەرێمی کوردستان ڕێکخراوە پیشەییەکان هاوشێوەی فەرمانگە هەستیارەکان و زۆنە جوگرافیاییەکان بۆ سەر دوو پارتی دەسەڵاتدار دابەش بوون کە ئەوانیش لە بەرەنجامی هەڵبژارنی پڕ لە ساختە و زۆر و ترساندندا چەند دەیەکە چۆنیان بوێت ئاوەها حکومڕانی دەکەن و هاوشێوەی ئەم ڕێکخراوانی وەکو یەکێتی زانایانیش لەجێ ئەوەی کاری پیشەیی بکەن و بەرگری لە مافخوراوی ئەندامەکانیان بکەن خەریکن بەکار دەێنرێن و تەقەڵ و پینە بۆ کاری شکست خوارد و گەندەڵی و دزی ئەم پارتانە دەکەن و خۆشیان و بەشێک لە خەڵکیش بەلا ڕێدا دەبن. سیاسیەکان ئەگەر پێیان خۆشە قسە لە دین بکەن بەواز لە سیاست بین بابێن ببنە مەلا. زۆر احتیاجیە. سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی کە خۆی خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە شەریعەتدا و لە وردەکاری و بڕوانامەکەشیدا چەندین پرس و بابەتی لە حکم و یاساکانی قورئان لەبارەی مامەڵە و کڕین و فرۆشتن، تۆڵەکردنەوە و سزادان و سنوورەکان لە شەریعەتی ئیسلامیدا شەنوکە و کردووە. خۆشی باوەڕی بەوە نییە کە ئیسلام و سیاست و بەڕێوەبردنی ژیانی خەڵکی لێک جیابن و ئیسلام هاوشێوەی چەند ئاینێکی گۆڕاو تەنها لە بواری پەرستشە کەسیەکاندا بەرتەسک ببێتەوە. بەڵام ئەوەی دەیڵێ هێرشێکە بۆ سەر پارتە ئیسلامیەکان کە نەیاری سیاسی و پارتن کە بەدانانی لەو پۆستە خزمەتی ئەویان کردووە و ئەویش دەبێ وەڵامی ئەو چاکەیەیان بداتەوە. ئەو کە پیاوێکی خوێندەوارە باش دەزانێت کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت 10 ساڵی تاو لە شاری مەدینە و لە نێو مزگەوتەکەی خۆیدا و لە ژێر سایی یاسا و ڕێسا بڕیارەکانی قورئاندا کۆمەڵگەیەکی ئیسلامی بەڕێوەبردووە و یاساکانی ژیانی خەڵک و کۆمەڵگەی هەر لە سەرۆکایەتی وڵات تا یاساکانی هاتوچۆ و شارەوانی و بازاڕدا ڕشتووە. دوای خۆشی 14 سەدە لە چەندین جوگرافیای جیاوازدا ئیسلام حکومڕانی کردووە و کاتێک ئەوروپا لە سەردەمی تاریکیدا ژیاوە لە ژێر قەڵەمڕەوی ئیسلامیدا یەکەم زانکۆ، یەکەم نەخۆشخانە و یەکەم کتێبخانە کراونەتەوە. ئەی بۆچی و لە پێناوی چیدا دکتۆر عەبدوڵڵا سەعید سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کە لە پشکی پارتیە و پۆستەی وەرگرتووە ناچار دەبێت لە جێی ئەوەی لەسەر ستەم و نادادی کۆمەڵایەتی و ئابووری، کوشتن و تیرۆر و زیندانی و دەربەدەرکردنی سیاسی هەڵبداتێ دێ و هەموو ئەم بەڵگە واقعی و عەقلی و نەقلیانە دەخاتە لاوە و ئیسلام لەگەڵ ئاینی مەسیحی شێوێنرا و هاوتا دەکات و قسەی خوێندەوار و سەرکردەی پارتە عەلمانیەکان دەڵێتەوە کە ئیسلام و سیاست لێک جیاوازن. بۆیە نابێت دین تێکەڵاوی سیاست بێت.